بڕیارە لە ناوەڕاستی ئەم هەفتەیە سیستەمی زانکۆلاین بۆ دەرچوانی پۆلی 12 کارا بکرێت. بەشی زانکۆ و پەیمانگەکانی سەر بە ڕێکخراوی قوتابیانیش پێیان وایە ئەم سیستەمە کلاسیکی خوێندنی باڵا بۆ وەرگرتنی قوتابیان پشتی پێدەبەستێت. پێویستە وەلا بنێرێت. پێوەری وەرگرتنی قوتابیان لە زانکۆ و پەیمانگەکان لەسەر بنەمای نمرەیە و ڕەچاوی خواست و ویستی دەرچوان ناکرێت. سەرپەرشتیار و مامۆستایانی کردی پەروەردە و خوێندنی باڵا پێیان وایە تەنانەت دیاریکردنی نمرەکان لە ئاست و پێوەرێکی زانستیدا نییە. بەو پێی بەشێک لە کۆلێژەکان نمرەیان لە بەشێک لە پەیمانگەکان کەمتر دەوێت. بە نمونە وەرگرتنی قوتابی لە کۆلێژی کشت و کاڵ پێویستی بە کەمتر لە 60 نمرەیە، بەڵام پەیمانگایەکی کۆمپیوتەر کە لە ڕووی زانستیەوە لە کۆلێژ نزمترا قوتابی پێویستە لەسەر و 70 نمرە بۆ بەدەستێنانی کۆبکاتەوە. باشترێک وایە کە حەز و خۆلیای تەلەبەکە لە بەرچاو بگیرێ، نەوەک تەنها بەپێی دەرەجەکەی بتوانێت بچێتە بەشێک و بەشێک دیاری بکات. تەلەبەی وامان هەیە کە لەبەر حەز و خۆلیای خۆی ناچارە بێت کە بچێت لە دەرەوەی شارەکەی خۆی بخوێنێت کە بربەستی زۆری دێتە بەردەم. ئەمەش لەوانەیە بۆ خۆشی خانەوادەکەشی کەمێک قورس و سەخت بێ. حالەتەن خوێندکاران وا بۆ مدەیەکی زۆر هەر دوای تەواوبوونی تاقیکردنەوە وزارەکان دوای تەواوبوونی تاقیکردنە نیشتمانەکان قەلەقەیەکی زۆر ئەمە دروستە بێ بۆ هاتنەوەی نمرەکە نمرەیان بۆ ئەگەڕێتەوە ئیجا ناڕەحەتی دەرونی ئەوەیان بۆ دروستە بێ ئایا چی بەشێک هەڵبژێرن، ئایا نمرەکان بەشی ئەو بەشاکان و لایەن دەرونی تریشکە قەلەقیان بۆ دروستەکە ئەوەیە ڕەچای نمرەی ساڵی پارەکەن کە بەڕاستی ئەمە زۆر هەڵەیە چونکە ساڵ بە ساڵ نمرە ئەگۆڕێت، ساڵ بە ساڵ ڕێژەی کورسی ئەگۆڕێت، ساڵ بە ساڵ خوازیاری خوێندکاران لەسەر بەشێک ئەگۆڕێت، چونکە حالەتەن نمرە بەچی بەرزەبێتە لە بەشەکە بۆیە خواستی زۆری لەسەر بێت. بەشی زانکۆ و پەیمانگەکانی سەر بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان 12 ساڵە بێدابڕان هاوکاری دەرچوانی پۆلی 12 ئامادەیی دەکات و تا ئێستا فۆرمیان بۆ نزیکەی 1 ملیۆن قوتابی پڕ کردوێتەوە. ئەگەر خەپڵانن بەس بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بەس لە ساڵی ڕابردوو 10,000 سودمەند بوو هەبوو لە سەرتاسەری کوردستان و ساڵانی ڕابردوو ئەگەر بەکوی دوان ساڵەکە بیکەین نزیکی ملیۆنێک سودمەند بوومان هەبووە. بەشێک لە کۆلێژ و پەیمانگەکان بەهۆی کەمبوونەوەی خواستی بازاڕ و زۆری دەرچووەکانی لە ئێستادا پێویستە خوێندن تێیاندا هەڵپەسێردرێت، بەڵام حکومەت بە مەبەستی دوورخستنەوەی ناڕەزایەتی قوتابیان و سەرپەرشتیاران نەک بیر لە داخستنیان ناکاتەوە، بەڵکو ساڵانە ژماری کورسیەکان لەو بەشانە بۆ قوتابیان زیاد دەکات. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.